من عبدوڵڵام لە گەڵ هاوکارانم هاتوونێتە شاری هامینکل لە ئەڵمانیا کەشێکی باراناویە لێرە گەنجانی دیاسپۆرانشین لەسەر تاسەری دنیاوە هاتوون و سبەی و دوو سبەی لێرە کۆنفرانسێکیان هەیە بەناوی کۆنفرانسی گەنجانی سربەخۆی کوردستانی لە دیاسپۆرا. بەرنامە ئەم شەومان بەشی هەرە زۆری لەسەر گەنجانی کورد لە دیاسپۆرا و ئەو کۆنفرانسیان دەبێت کە لێرە هەیەە بەڵام لە تەنیشتەوەشەوە ئەم مژارانەمان بۆ ئامادە کردووە. لە پۆڵەندەوە هەواڵێکمان هەیە لەسەر دۆزینەوەی ڕووفاتی هەندێک لەو کۆچبەرانەی لەسەر سنووری پۆڵەند و بێلاڕووس دیار نەماوە. زۆر جار کە سوکاری و کۆچبەرانە پەیوەندی بە هێڵی گەرمی دیاسپۆراوە دەکەن کەمێکی دیکە زانیاری نوێ دەبیستن. ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشوو کەمتر کۆچبەری نایاسایی سنوورەکانی یەکێتی ئەوروپایان بڕیوە. پۆلیسی ئەوروپی بڵاوی کردوتەوە کە لە حەوت مانگی ئەم ساڵدا ڕێژەی ئەوانەی سنووریان بڕیوە بە بەراورد بە ساڵی ڕابردوو 40% کەمی کردووە. لە ئەڵمانیاش سەرڕای بەهێزبوونی ڕاستاژۆ پڕگیرەکان و دژایەتیکردنی کۆچبەران، بەڵام ئامارەکان پیشانی دەدەن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمتر هێرش کراوەتە سەر کۆچبەران. کەمێکی دیکە داتاکانتان بۆ ئاشکرا دەکەن. هەر لە ئەڵمانیا 4 کەس دەستگیر کرا کە پێشتر لە تەنیش پەرلەمانی هۆڵەندا کۆچبەرێکیان کوشتبوو. ئەڵمانیا دەڵێ کەسەکانی ڕادەستی پۆلیسی هۆڵەندی کردن. ئەم ساڵ لە سوێد زۆرتر لە 33,000 کەس پاسپۆرتیان وەرگرتو بوونەتە هاوڵاتی سوێدی. زۆرتر لە 47,000 کەسیش مافی مانەوەیان وەرگرتووە. هەر لە دیاسپۆرای ئەم شەودا ئەحمەد دەناسن هونەرمەندێکی کورد کە ماوەیەکی کەمە هاتۆتە هۆڵەندا، بەڵام بە کارە هونەریەکانی سرنجی هۆڵەندیەکانی بۆ خۆی ڕاکێشاوە. چیرۆکی دیارنەمانی کۆچبەران لە ڕێگەی قاچاق یەکێک لە چیرۆکە هەرە تراژیدی و هەستیارەکانی ئەم چەند ساڵەی خەڵکی کوردستانە. زۆر جار دایکێک بە دەنگێکی لەرزی و ماندووەوە پەیام بۆ هێڵی گەرمی دیاسپۆرا دەنێرێ و دەیەوێت سۆراخی ڕۆڵە ولبەکەی بۆ بکەین. دەگمانێمەوەمان پێ ناکرێت چونکە کەیسەکان یەکجار زۆرن، بەڵام کاتێک هەواڵێک لەو بارەیەوە دەبیستین پەلەمانەکە زوو بڵاوی بکەینەوە. ئێستا لە پۆڵەند هەواڵەوە بڵاوبێتەوە کە ڕووفاتی هەندێک لەو کۆچبەرانە دۆزراونەتەوە کە لەسەر سنووری نێوان پۆڵەند و بێلاڕووس دیار نەماوە. بۆی زانیاری ڕاست وردمان لەسەرەوە هەواڵە دەستکە کاک زیاد ڕۆف لەگەڵمانە نوێنەری حکوومەتی کوردستان لە پۆڵەند. کاک زیاد دەمە لە زاری خۆتەوە وردەکاری هەواڵەکە ببیستین. هیچ ڕێی تێدەچێت ئەو ڕووفاتانە پەیوەندیان بۆ کۆچبەرانەوە هەبێت کە کۆچبەرە کوردانی کە کاتی خۆی لەسەر سنووری بێلاڕووس و پۆڵەند دیار نەمان؟ کاتتان باش. بەڵێ وا دیارە پێشماوەیەک ڕووفاتی کۆچبەرێک دۆزراوەتەوە و شەک دەکرێتەوە کوردستانی بێ و یاخود لە 100 ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. گەنجێکە لە تەمەنی 28 هەتا 35 ساڵە ئەوە بەجۆری ئەو شکینێنانەی بۆی کراوە لە ڕێگای پۆلیس و ئەوکاری گشتی. دەڵێنەوە چاوی قاوەیی بووە و پرچی ڕەشە، چاویلکەی لە چاو کردووە و تەمەنی هەروەکو گوتم نێوان 28 ساڵ هەتا 35 ساڵ دەبێ بەژنی نزیکەی 180 سانتیم بووە. داواکاری گشتی لە پۆڵۆنیا داوا دەکا هەروها ئەو ڕێکخراوە مرۆیانەی پۆڵۆنی کەوە یارمەتی پەنابەران دەدەن لەسەر سنوور داوا دەکەن هەر کەسێک زانیاری هەبێ بزانێ ئەوە خەڵکی کوێیە و کە سوکاری ئەو کەسە کە بەداخەوە کۆچی کردووە دەیانوێ بدۆزرێتەوە و بتوانن ڕادستی بکەن یان بینێژن بە ئامادەبوونی کە سوکاری. کاک زیاد کەس هەبووە کە لەگەڵ نوێنەرەتی حکوومەت لە پۆڵەند قسەی کرد باسی ئەو وردەکاریانەی ڕۆڵەکانی خۆیانیان کردبێ کە کورد بوو بێ؟ گومان دەکەن کەسێک بکەیەوە زانیاریتان لەسەری هەبێ؟
بەڵێ خۆی نوێنەرانی چەند ڕێکخراوێکی مرۆیی کەەوە بەردەوام پەیوەندیان هەیە لەگەڵمان و خۆیان لەسەر سنوور یاریدەی ئەو پەنابەرانە دەدەن کەەوە هەوڵ دەدەن بپەڕنەوە یان پەڕینەوە، بەڵام پێویستیان بە یارمەتی پزیشکی و یارمەتی یاسایی هەیە. ئەو ڕێکخراوانە پەیوەندیان پێکردین و داوایان کرد کەەوە یارمەتیان بدەین بۆ دۆزینەوەی کەسوکاری ئەو کەسە. بۆیە پێویستە ئەگەر هاتوو دەرکەوت کە ئەمە ڕفاتی بۆیە پێویستە ئەگەر هەر خێزانێک کەسێکیان دیار نەماوە ماوەیەکی زۆرە زیاتر لە ساڵێکە پەیوەندی بکەن بۆ ئەوەی زانین ئایا ئەوە گەنجەیە ئەو کەسەیە لە خێزانی ئەوانیان نا. زۆر باشە، سپاست دەکەم. منی شەردەمەی سەر و پرسیارە بکەم ئەوەی کە ئێستا لە دیجیتال میدیای ڕووداویش لە کاژێرەکانی داهاتوودا ئەو زانیاریانەی کە کاک زیادڕە و باسی کرد بڵاو دەبنەوە، کەسێکە چاویلکەی لە چاوە، کەسێکە چاوی قاوەیی بووە و باڵای ئەو زانیاریانەی کە باسی کرد هەموو ئەوانە دەکرێت یەک بێنەوە لەگەڵ یەکێک لەو کەسانەی کە بەردەوام پەیوەندی بەیەمەوە دەکەن لە هێڵی گەرمی دیاسپۆرا و سۆراخی کەس و کارەوەن بۆکانیان دەکەن. زۆر سپاس بۆ کاک زیادڕە و نوێنەری حکوومەتی کوردستان لە پۆڵەند کە لەگەڵم بوو. ئەمە لە سنووری پۆڵەند بوو. لەسەر ئاستی یەکێتی ئەوروپاش داتای نوێ لەسەر کۆچبەران بڵاو کراونەتەوە. پۆلیسی پاراستنی سنوورەکانی یەکێتی ئەوروپاکە پێی دەڵێن فرۆنتێکس و بارەگا سەرەکیەکەی لە پۆڵەندە ڕاگەیاندووە لە حوتمانگی یەکەمی ئەم ساڵدا 113,000 کۆچبەر لەلایەنەوە ئاژانسەوە لەسەر سنوورەکان گیراون و زانیاریەکانیان تۆمار کراوە. ئەمە دەکاتە 40% کەمتر بە بەراورد بە ساڵی ڕابردوو. کۆچبەران زۆرتر لە سێ ڕێگەی سەرەکیەوە بە شێوەی نایاسایی خۆیان دەگەن لە نێوەکێتی ئەوروپا. ڕێگەیەکیان ئەوەیە کە لە وڵاتانی باڵکانەوە دێن، ڕێگەیەکیان لە یۆناان و ئیتاڵیاوە دێن، ڕێگەی سێمیش لە ڕێگەی ئەفریقا. وەک فرۆنتێکس باسی دەکا ڕێگەی ئەفریقا وەکو خۆی ماوەتەوە، بەڵام دوو ڕێگەکەی دیکە ڕێژەی هاتنی کۆچبەران لیانەوە زۆر کەم بۆتەوە. لە ئەڵمانیا و سەر تاسەری ئەوروپا و تەنانەت ئەمریکاش گوتاری دژی کۆچبەران و ئەوانەی کە باگراوندێکی کۆچبەریان هەیە بەهێزە و هەمیشە دەنگ کۆ دەکاتەوە لە هەڵبژاردنەکاندا. هەروەش پۆلیسی ئەڵمانی دەڵێ ئەم ساڵ بە بەراورد بە پار کەمتر ڕووداوی هێرشکردنە سەر کۆچبەران تۆمار کراوە. لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا 590 کەیسی هێرشکردنە سەر کۆچبەران لەسەر ئاستی یەکێتی ئەوروپا لە سنوورەکان هەبوون. ساڵی 2023 لە هەمان ماوەدا 1155 کەیس تۆمار کراوە، بە درێژایی پاریش 2450 کەیسە بوون. شارەزایانی پۆلیس دەڵێن زۆربەی کەیسەکانی هێرشکردن لەو ناوچانە تۆمار کراون کە بەم نزیکانە بڕیار و هەڵبژاردننی لۆکاڵیان تێدا بکرێ، وەکو تورینگن، هەرێمەکانی تورینگن یان باڤاریا. بەڵام لە شوێنەکانی وەکو بەرلین و هامبورگ و برێمن ڕێژەی هێرشەکان هێشتا لە خوارەوە. هەر لە ئەڵمانیا لە شاری ڕێمشایت 4 کەس بە تۆمەتی بەشداریکردن لە کوشتنی کۆچبەرێکدا لە هۆڵەندا دەستگیر کرا. مانگی ڕابردوو لە شاری دەنهاخ و لە تەنیشت باڵەخانەی پەرلەمانی هۆڵەندا گەنجێکی 23 ساڵەی کۆچبەر هێرشی کرایە سەر و دواتر بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستە. ئەو 4 کەسێک کە گیراون تەمەنیان لە نێوان 19 بۆ 23 ساڵدایە و بە فەرمانی دادگای هۆڵەندی پۆلیسی هۆڵەندا داوای لە پۆلیسی ئەڵمانی کردووە کە ڕادستیان بکاتەوە. گەنجە کوژراوەکە لە کەمپێکی پەنابەراندا دەژیا، خەڵکی سۆماڵ بوو، 3 ساڵ بوو هات بووە هۆڵەندا. لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا لە سوێد 3633 کەس وڵاتی نامە یان پاسپۆرتی سوێدیان وەرگرتووە، زۆر بەشیان هاوڵاتی سووریا و ئەفغانستان و ئەریتریا. هەر لەو ماوەیەدا 47,000 کەس و زۆرتر لە 47,000 کەس مافی مانەوەیان دراوەتە. ئەمەش بە بەراورد بە ساڵی 2023 زیاترە کە ئەو کات 45,138 کەس
مافی مانەوەیان وەرگرت بوو پێویستە بگوترێکە زۆرینەوانێ مافی مانەوەیان وەرگرتووە بۆ کار وەرانگرتووە نەک ئەوەی کە پەنابەر بن زۆرتریش لە بوارەکانی ئایتی و ئەندازیاری و کەسانی خاوەن بڕوانامەی زانکۆ. لەم شوێنەی کە ئێمە لێین لە ئەڵمانیا سبەی و دوو سبەی کۆنفرانسێک بۆ گەنجانی سربەخۆی کوردستانی لە دیاسپۆرا بەڕێوە دەچێت. گەنجانی کورد لە سەر تاسەری دنیاوە هاتوون لێرە کۆبوونەتەوە گەنجی خوێندەوار و چالاک و پڕلەوزن و پلانیان زۆرە لەسەر پلانەکانیانەوەی کەچی لە کۆنفرانسەکەیان چاوەڕوان دەکرێت دوو لە ڕێکخراوەکان لێرە میوانم دەبن. ڕەزان خان فەرموو ڕەزان خان و ڕۆژدا خان هەنگەلێکی بخێراتن کەرەم بکەن ئێوارە باش کۆنفرانسێکتان دەست پێ کردووە سبەی بێگومان دەبینین ئێستا کۆبوونەوەیەکی گەورە ڕێک خراوە سبەینێ کۆمەڵێکی زۆر بەرنامەتان هەیە دووس پەشەتانە دەمەوێت باسی ئەو پلانانم بۆ بکەن کە هەتانە بڕیارواچی ڕوودات. پلانەکانی کۆنفرانس بەڵێ پلانەکانی کۆنفرانس ئێمە پێم خۆشە کاکێ من سەرەتا باس لە خودی فەلسفەی کۆنفرانسەکە بکەم دواتر ئەتوانم پلانەکانیشی بۆ ڕوونکەمەوە کە بۆچی ئەو پلانەمانداناوە. سەرەتا کۆنفرانسی ئێمە ئەگەر بپرسی تەماشا بکەی ناوەکەی زۆر گرنگە سێدانە وشەی چەندانە وشەی زۆر گرنگی تێدایە جوان سربەخۆ کوردستانی دیاسپۆرا و هەمووی ئەو وشانە یەک بە یەک هەڵبژێردراون و هەمووی بیریان لێکراوەتەوە. ئێمە بۆچی باسی دیاسپۆرامان کردووە یعنی گرنگی دیاسپۆرا کە ئەوەی کە دیاسپۆرا وەختێکە نەتەوەی کورد کە لەژێر داگیرکاریدا ئێمە دەزانین کە کوردێکی زۆر چۆتە دیاسپۆرا کۆچبەر بووە ئاوارە بووە لە ماڵ و حاڵی خۆی دەرکراویان بە ئایان بە مەبەست و ئارمانجی دیکە کوردستانی بەجێهێشتووە و ڕۆژ بە ڕۆژ خەریکە گەورەتر و ڕێژەی زیاتر دەبێت بە تایبەت لە ئەوروپا و لە ئەمریکاش و ئەو دیاسپۆرای هێزێکی مرۆییە ئێنەرژیە کە وزدەیە کە سەرچاوەیەکی مرۆییە کە ئەگەر بەڕێکخستن بکرێت دەتوانێت یارمەتی پێشخستنی دۆزی نەتەوەیی بدات. وەکی مەسلەیەکی دیکە مەسلەی کوردستانیە لێ ئەمە وشەی کوردستانیمان بەکەرێنەوە وشەی کوردمان بەکار نەهێناوە بۆچی؟ چونکە ئێمە مەبەستی ئێمە ئەوەیە کە ئەو قەڵشتانی کە هەیە ئەو گەپانی کە هەیە لە نێو کوردستاندا ئەوانە پڕ بکرێنەوە ئەو سنوورانەی کە هەن ئێمە دەربازمان کردوون و دەمانوێت دەربازیان بکەین چ سنوورێک مەبەستمانە بەڵێ مەبەستمان چ سنوورێک کە سنووری زمانی زاراوەیی ئاینی و ئۆلی جندەری و سنووری جغرافی چه هەرێمێکی کوردستانی ئێمە بۆچی ئەمە لەسەر کوردستانی بوون زۆر تاکید دەکەینەوە چونکە کوردستان بۆ خۆی کۆنسپتێکە ینی پرۆژەی پێیە کوردبوون ڕووی لە ڕابردوویە کوردستان ڕووی لە داهاتوویە کوردبوون پێ دەڵێت کە تۆ چی کوردستان پێ دەڵێت کە تۆ دەتەوێت ببی بەچی کە تۆ داوای خاکی خۆت ئەەکەیتەوە بەڵێن سربەخۆ ئەمە زۆر گرنگە چونکە بەڕاستی دەمەوێت لەسەرەوە پرسیاریشتان لێ بکەم جا ڕەنگە باشتر بێ لتا بپرسم دەماکو مرۆ دەبێژە سەر بخوا واتە تۆ ئالیەک پشتەوانیاوە ناکەنە هۆن خورتن گەلێک چالاکن لە دیاسپۆرا کوردی لە دەرڤە لێک و کەسێک هەفکاریاوە نەکە تێوێ واتەیەک و بەردەوامبوونژی گەلێکی زەحمەتە هۆن فکرینە چەوا بەردەوامن سەر بخوا ببینن و بەردەوامژی بن راستی یاکو me hêza xwe jê hildaya ev tişt e her çi qasî hevpariyê me hebin gelek tiştên cuda ji nav bera me de henin yek hevpariya me ev em kîjan parçeyê Kurdistanê hatibin her çi qasî dagirkeran cudakarî kiribin nav bera me de ji yek hevpariya me ew e hemû cîwanên Kurdan yê ku em bi wan re di nav komûnîkasyonekî danin danûstanîrekî em dizanin ku em çi difikirin hemû pir براستی گازم کارن کو جیواکا me bi êl eşîr malbat partî serok pir hatiye dabeş kirin û armanca me ew e ku em ew kesên ku bi vîna xwe ya serbixwe bi şexsiyetê xwe ya serbixwe dixwaze ku tiştek xizmetguzariyek ji bo cîvaka xwe ji bo Kurdistanê bike van kesan bînin digel hevdû belê pir rast e belkî berdewamiya wê ya zehmet xwe ya bike lê bi rastî belkî hêsantir bê jî ji ber ku a me navendeka me serokekî me eşîreka me malbateka me nîye ku ji me re bibêje yek slogan yek rastî hûn divê ev tiştî bibêjin ya me her tim divê tiştekî dînamîk be ku ew şexs bi vîna xwe bi heşê xwe biryar bide çi rast e divê çi bêkirin û bi xwe rabe û tiştek bike ji ber vêya jî
ابن دبي باورن كو امي مروفين سربوخا كوم بكن وببيجن كو اري بيناسيا سربوخا بوني جي افتشت ادي في شون دبي هركس بيشتي بك نبي اواينا جبال وياجي اي بكار بن خود بخود جادم باخرين قال لك باشا سبي دوس بي كمالك بانيل تانها قفتو جو ذكري بلام لتنيش بانيل كاني شويكه امروج دي قتم داوا خلقك يكجار زور هاتو يكتر دناسه كسي زور چالاكن كاريگرن كرد لا شو زور شويني دنيا تنان لكندا شو افرون خان هي توزكي دي كميوان من دبي دوينا وبر هاتو لي ركوتان كردن تو ايوا رزان خان سبي بانيلك برو دبن لسر كاريگري سوشيال ميديا تو رقملايت كانوا گنجي دياسبورا ام كونفرانسا چن لجير يا بيارمتي تو رقملايت كان رخره وبوتي بيتانجرينجا عملي رجنجشة بكرة دوس بي. بالله كاك من سرتا أجر بلانا كب بقشتي شايك بدا بخشينم. إما شوار دانا بانيل من هيا بانيلي توركم على تكانك يكيانا بانيلي ورزش من هيا بانيلي هنر السينما من هيا وبانيلي وأدبيات ورجران من هيا. بانيلي توركم على تكان كمن وكو برا وبر وكو مودراتور اللي بجدار دبم. ئارمانج ئەوەیە کە مەسەلەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمڕۆ بوون تۆڕە کۆمەڵایەتەکان بوومە بەشێکی زۆر گرنگ و یەک دانەبراو لە ژیانی ڕۆژانەی هەمومان و هەر ئەو شتەشی کە ئێمە وەکو دەستەی ڕێوەبەر دەستەی بەڕێوەبەری ئەو کۆنفرانسە ئێمەی لێتر کۆکردەوە ئێمە بێکترەوە پەیوەندیمانگر تۆڕە کۆمەڵایەتیەکان بوون لە لایەکی دیکەوە ئەمڕۆ ئەکتیڤیزمی سۆشیال میدیایی وەکو شێوازێکی گرنگی ئەکتیڤیزم لە دنیادا خەریکە کاریگەری دادەنێت دواتر لەسەر پانێلی تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێکی تریش بڵێم ئێستا ئەمڕۆ ئێمە لە دنیادا بەگشتی و لە کوردستانیشدا ئێمە شتێکمان هەیە بە نێوی ئینفلوئنسەر کە ئێمە بۆ ئەو کۆنفرانسەی خۆمان ئەمڕۆ ئەو ئینفلوئنسەرانەی کە بانگمان کردوون پێیان ئەڵێن پۆلیتیکال سوشیال میدیا ئینفلوئنسەر یعنی ئەوانەی کە بابەتی سیاسی دەوروژێنن ئەگەینەمە ئینفلوئنسەری ئابووریمان هەیە ئینفلوئنسەری پزیشکیمان هەیە ئینفلوئنسەری خواردنمان هەیە وڵا ئێمە سیاسیمان هەڵبژاردەوە بۆچی چونکە ئێمە مەبەستمانە کە لێرە ئەو کەسانی کە بەیەکەوە کۆ دەبنەوە باس لەوە بکەن بۆ خۆیان بەیەکەوە بکەونە گفتوگۆی ڕەخنەگرانەوە بکەنە گەنگەشەی ڕەخنەگرانەوە کە چۆن بتوانین سۆشیال میدیا و ئەکتیڤیزم وەکو سەکۆیەک بەکاربهێنین بۆ بەهێزکردنی دۆزی نەتەوەی وە لە لایەکی دیکەشەوە ببوورە زۆر بە کورتی ئاماژە بۆش بکەم ئێمەی کوردستانی بەڵێ زۆر ڕاستە ئێمەی کوردستانی هەمیشە بەربڵاو بووین جودا جودا لە هەرێمی جودا و خۆت دەزانی هەڵکەوتەی جوغرافی کوردستانیش زۆر ئاسانیە کە دەست پێ ڕابگا بەڵام هەم دیاسپۆرا و هەم تۆڕی جڤاکی بوون بە دەرفەتێک کە خەڵکی کوردستان یەکتر بناسن یەکتر ببینن زاراوە یەکتر فێر بن لە یەکتر تێبگەن و ئەوەی کە زۆر گرنگە چارەنووسی هاوبەشە کە هەمومانی لێرە کۆکردوتەوە بێجا تۆڕێن کۆمەڵایەتی ئەنجی سۆسیال میدیا تشتەکە یا خورتانە زێدەتر لە وەکی دەبێژن نەفشە بەرێژین گەلک بکارتێنن لە گۆڕی زانینن پێزانینێن وان لێ مەسەلا ئەدەبیات چونکی وە پانێلێک هەیە لەسەر ئەدەبیات و وەرگەڕاندنەیە مرۆ گەلێک جار و سات دەبینە ئەوە یا نەفشا بەرەیە تایبەتی لە دیاسپۆرا دەبێژن خورت تەدەخولی ئەدەبیاتە کوردی ناکەن چونکی کوردی نزانن چونکی بە زمانندن دەخوێنن یان ئەدەبیاتە دەخوێنن دپانێلا خۆ دەهون دخوازن چاوە vê mesele gengişe bikin û birasî jî wisa pirsgirêkeke mezin e an jî nêrîna min dîtina min nerast e dibek xurtên me gelek edebiyata Kurdî bixwînin. Ez gotinê dixwazim ji hevkara xwe bi wiha bigirim niha dergûşa me yani mala me dayika me Kurdistan e û her tiştê me derheqê wê daye her ku em li diasporayê jî hatibin cîhanî wisa ye edebiyata me gotina me vê gotina me jî derbarî warê me daye mala me daye erê rast e ji ber sedemên em hemû dizanin û dema me ji kurtê em nexwazin têkin van sedemana nifşên ciwan Kurdî zêde nikarin bixwînin an jî naxwînin tercih nakin ji ber sedemên aborî jî ji ber ku Kurdî êdî kar nake ev tiştekî pir rastî jî divê me vêya bibêje bizanime bo ku Kurdî kar bike divê Kurdistan hebe divê endüstriya vî karî hebe lê em di panela xwe de bi rastî ser du kesên du mêvanê me yên pir girîng heye yek Ferriya Atsay bo nimûne Ferriya Atsay yek nimûneyekî pir girîng e ji bo vîna şexsî ji ber ku ew hemû pirtûkên derbarê tecrübeya dewlet avakirina İsraîlî de werdigerine zimanê Kurdî kurmancî da ku her mirovekî her ciwanekî bizanibe dewlet çawa tê avakirin divê çima hebe û çawa ew edebiyat xwe pêşva dibe ciwanên me dixwînin
پرتوکێلا ئەوروپا لە دیاسپۆرا لە دیاسپۆرای ڕەوشا کوردی هەنێکی بچێترە بەلێ دخوێنن بەلێ یین ماسترین خۆ یین دکتۆرای خۆ دەکەن دخوێنن گەلێک مرۆڤ دخوێنن لێ دە ئاستا جیواکی دە ئەف چ قاسە مخابن ئەم نزانن ji ber ku em îstatîstîkên civaka Kurdan jî vêderê nizanin em wekî Arab Tirk û Faris tên qeyd kirin em ji ber vê serdemî cardim vedigerin meseleya Kurdistaneka serbixwe yekpare û azad gelek spas Rojdaxan Rezaxan gelek spas pêko basî konferansێکمان کرد کە ئەمڕۆ لێرە بەڕێوە دەچێت کۆنفرانسی گەنجانی کوردستانی سربەخۆ لە دیاسپۆرا دوای ناوبڕ بێگومان میوانێکی دیکەمان هەیە هونەرمەند بۆ خانمێکی ناسرا و هێڤرۆن کە ئەویش لێرە لە کەنەداوە هاتۆ بەشدار دەوێت لەم کۆنفرانسەدا بەڵام پێشەوە دەمێ سەرنجتان بۆ چالاکێکی دیکە ڕابکێشن فەستیڤاڵە کە لە ڕۆژانی ڕابردوودا لە شاری ئاخنی ئەڵمانیا ساز کراوە پڕە لە دیمەنی جوان و حەز دەکەم تەماشای هيرو ام كرد ام جيل هيرو في الجفينه بدلكي نتاوي بعشق اماطن في كاري بارداكن كاري ما كاري كي نتاويه ناك تابعي كاسيه جبروي وقع ملاتات البي ملاتات بفي بيراكنا ابيا سر بلندم الدستيوان وتافيوان سريوان ماجكم هيرا شير كردانا نبيراكي كردانا هيرو شير كردا كو اثبات كن هاوكينا شير كردا هفن بنا ساز اواز پار شیفنکار شویکار هنرمند گشتی حاضر بون اتم چاوان اگو ام کی کوپره به جنا کردارا شیره کردارا گرا سونجان جارک نبی شیره کردا پیرکی کردا نه شیره کردا قال لك سباسيا حموك صادقين طيبتي جني مي عفريني غيرو قال لك تعبنا فرح حسس كرنا بصدي رنجي شيراني ونان شكرنا وعم قال لك كيف خشن وبرا تعباخن ما حلال بكن نابي من جيهان از خلق كوباني ما از هولندا نشتيمان واميرو هاتنا المانيا يعني اب احتفال قال لك كيف ما جرته براستني ام كرد بريندارن ام كرد يعني ما ايشك فرديه قابام تشكي واني دبنن ام قال لك هناك كيف خوش بن ايشا خوش جبير بكن لتجار جبيرنا بايشا ما تمد دلي ما دايا نفسكار وهالبسبان أسميرو بجدار بيم دبي آهنگيبه راسي أفزيدي دو مهانن أم حاضر يا خجبو في آهنگيبكن دبي آهنگا هري بيروز من دروشمار جن رنگ جيانه جبر بو جن جيانه و جيان جي جنه كرداس هري قهلدي وبن سياقة كردستاني ده أمل كدري بي أمل هر وهر شيرجني كردابن تام أمل مسوس داي أم سرد وزني خوار حياة ولاتي ما رزقار نبا وآزار نبا وهر وصا دوباره سلاف ورزبو هاتناوه وسر كفتن بو في جالكي وأم تخازن أم هر وهر آمده بن وبردوان بن سرفا كارن هري فيروس بيجي كرد بيجي كردستان
كوما وديو بابي من السورينا جروجافانا جعفرينينا وبومن جبرجاز الألمانيا تشيبوما قالك خوشة جاز هاتما كلتورا خاب بين از هاتما يعني تورست خاب بين جبرجا از قالك جرانات شو معفرينا بوكي جارا كده جراسات شو معفرينا جباوي تشتي بوما خاشة جبرجا از كان بيت تشتي بو بيشابونا خاب بدما زارويت خا بدما ملاتي خا بدما بتشوكي دما جباوي تشتي من تشتكي قالك خاشة ودستي واسا وساعتا واخاش ما بینیتان عفرینیا دیاسپۆرا نشینەکان بوون لە شاری یاخنی ئەڵمانیا کۆبوو بوونەوە فستیڤالێکی زۆر ڕەنگا و ڕەنگیان هەبوو. ئێستا لە دەرەوە ئەوانەی کە بەشدارن لە کۆنفرانسی گەنجانی کوردستانی لە دیاسپۆرە ئەوانیش خەریکی گۆرانی گوتن و شاین زۆر گۆرانی بێژی گەنجی ناسراویان لە نێودایە کە پێدەچی ئەمشۆ دوای ئەم بەرنامەیە دوای دیاسپۆرە ئاهەنگیان هەبێ و بۆ سبەینە دووس بەش زۆر شتان ئامادە کردووە. ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ خانمێک میوانمان دەبێت کە هەم هونەرمەندە هەم لە بواری خزمەتگوزاری تەندروستیشدا لە کەنەداوە هاتوتێرە بە بەشداری لەم کۆنفرانسە میوانمان دەبێت باسی ئەزمموی خۆی دەکە ئەزمموی دیاسپۆرانشینی لە سوێد و لە کەنەدا چووکە لە سوێد لەدایک بووە ئێستا لە کەنەدا هەروەها هونەرمەندێک دەناسن پەیکەرتاشێکی کورد کە ماوەیەکی زۆر کەمە لە هۆڵەندا بەڵام سەرنجی هۆڵەندەکانی بۆ کارە هونەریەکانی ڕاکێشاوە. لە کۆنفرانسی گەنجانی کوردستانی سربەخۆ لە دیاسپۆرا لە ئەڵمانیاوە لەگەڵتان بەردەوامین. یەکێک لەوانەی کە بەشدارە لەم کۆنفرانسەدا خانەمە هونەرمەند و سپۆری تەندروستی هێڤرۆنە کە نمونەیەکی زۆر جوانی یەکێک لەو کەسانەیە کە لە دیاسپۆرای کوردی دەتوانێتی سەرکەوتوو بێت لە سوێد لەدایک بووە ساڵانی زۆر لە سوێد ژیاوە بەڵام ئێستا لە کەنەدا لەوە ئیش دەکات دەمە بەراورد بکەین باسی کارە هونەرەکانیشی دەکەین بێگومان بەڵام بەراوردیش دەکەین لە نێوان سوێد و کەنەدا دیاسپۆرای کوردی لە هەردوو شوێن جیاوازیان چییە؟ گەلێکی بخێراتی هێڤرۆن خانم سەرچاوە هاتی ئەم بە هونەراتە دەست پێ بکەین ئەنژی بەکارێتێندن بکیفاتە بڵام بژیاناتە دەست پێ بکەن تۆ لە سوێدێ هاتی دنێ و تا ساڵن دوور و درێژ لە سوێدێ خوێند کار کرد لێ پاشی تە بڕیاردا هەری کەنەدا دەناف کورداندا کومبرۆ دەبێژە سوێد جوانن کورتێن لە کولی سوێدێنە ئەم دەبێژین دەرفەتێن گەلک مەزن پێشیوان هەنە ئەم دەبێژین کۆمەلگەهەکە گەلک خورت یا کوردیژی لێ دەرە هەیە سەدەم چ بوو لە سوێدێ دەرکەتی براستی وەکی تە گوت ئەز گەلکی بە جواتە منی کوردی لە سوێدێ سەربلندم کوردین مەلوەر گەلکی ژێ هاتینە دەرفەت ئەزێ بێژم کە وڵاتێک ئەوروپی ئەمکارن ئەخۆلوەر پێش بخن ئەمکارن بخوێنن و ئەم گەلێکی کوردن ژیروەر ji ber wilo me pişta hevdû gelkî baş li wergirt Kurdên ji hemî aliye em bêjin gelkî bi hevdû girêdana civata menî Kurdî yani qisma tinena ne ku yani Kurdên Bakurê bixwena yan Kurdê Rojava bixwena ev bû 10 sal gelkî bi hevdû girêdana û piştgirtiya hev digirin û xwe pêş xistin ne ji ber ku Swêdê welatekî gelkî hesana mirov xwe pêş bixe lê em li wir xurtin ez dibêjim em nêzîkî 100,000 Kurdin li Swêdê wilo dibêjin û bila em ji bîr nekin ku welat bixwe bes 10 milyonin belê lê civata menî kurmancî gelekî mezin e li wir belê û jêhatî bi jêhatîbûn bi rastî em her derin em di Parlemanê Swêdî ne û em nav huneriya Swêdî ne û em li ser ekranê Swêdî ne lê ji me re ji aliyê min ez ji wir derketim ez 19 salî bû ez çûm Kanada ji bo min xwest tiştekî nû ji xwe re bibînim min xwandina xwe jî li wir xelas kir ez nizanim bi İngilîzî jê re dibêjin interior design yani mühendisî hundirî va du sala ku ez li wir bûm bi rastî kêfa min ji bajarê Montreal gelkî dihat me dît bajarek wilo gelkî me jî vekirî ev ez bêjim necat perestî yani unsurî ku mirov li Ewropa dibîne ne bes li Swêdê tune bû
تو مشكلة بنافي تا يان نتوية تا يان ترشكدري لهجيتا وقتي تدشتغلي كسك يشتعاجز نابا التنانيرن كيمبونك باتا هي جبرقو لهجيتا هيا وقتي تآخذي طبعا بعمل في مشكلة تنبو للناف نافي تجي مشكلة الورهي بشتكو مخاندنا خو خلاص كرز وقري هم سويدي مديكو جمرها هناكي زوربو كأذكارك يشخور ببينم دريا خاندنا من وبراستي جمر قوتنجي قوتن اگر تو نافي خو بقهاري نافي كي سويدي شخور ديني وبلكي يشترى هالسانتر بابا انا زناخذم تشتكي شاش بيجمجي دريا خاندنا من في مشكلة هبوش برجو قلكي كارتننا الراست أنا أسكت تجي قد قالك كودن سركتيجي هنا للسويد ودفتها انتجراسيون يجي قالك اللي بوته كندا بر باشتربو بومن كندا باشتربو كشتكي كتبري برنامج بومن بحث كرو بومن براستي بالكيش بو تو السويد هاتي الدنيا وأمد بيجين كردين كل السويد همي كردي باش زانين تشكي مدرسين كردي قطابخانين كردي باش هبونا بري خواندن جاين باش كورسا زمان يا كردي باش هبي لتقول أزل كندا باشتر كرديا من باشتر أو تشوفوا السويدي هيشتن المدرسة في زمان كرمانجي ببن جمرة كرمانجي بو جبرقو أو زاربايا منا اللي كي جان زاربا باتها با تدهيلن تفير ببي مدرسة زمان دايكا دبيجن وأبجي على كاربون ببي تشتي لأز حسيام كهين منا أسيميلاسيونك هشمندي وميجو الورهبو يعني بيك وبيجن بدانو ستاندنا وان بترى تدهيلن بإحساسا تبخازي بيتر منا إنسانك سويدي خوياني بكي أبجي تشافي واندا بيشكتنك يا أب إحساسي من بو وقتي أزشون كندا تشجوت وقتي منابي خود قوت شنابكي خوشة أبش كدريا نش سر كرمان جاناس كرينجل كي كسا نا كردا وقتي مجوارا قوت أف كردية نابكي كردية واطي في نابي وملتي ما أفن ونزاتش كيف خوش تبون لما جهدار الكرين خواستن بيتر تشتا ناس بكن أبجي درفتنا من وقتي أزل وربوم كما جات باشتر هي من هذه تربة كردية خو باشتر بلي وأز راحت بومجي بيتر كردايتي خوياني بكم طبعا السويدجي أتقاربهم للور حدود هبون ندهيشتن مروز زيدة مونتريال مديت كدرفتك مستربو أزشوم راديو ما بحثا مواضيع كرمانجا وكردا بتباهي الوركر تلفزيوني قلكي كيف وشبون وبشتراجي دريا شي وكاريا منجي وقتي مدستيك شي وكاري قال لك انا اللي تو وكيد بيجن بري برنامج تاخو الساده دا ناس انت تقول خد كاري من نرينا قال لك انتريور ديزاين شي وكاري لباشي تكارك دنكر كارك تندرستي لكن كارك تندرستي شو ما قرن وكاري بكي او كارتشي كاري تندرستي بعمل حميفان أفكار جهان من وقتي أزداكتم باشور كردستاني هريما كردستاني 2015 ما هي يكا بشتي حربي دست بيكر بلي زلور 4 مهامام ودوي فترة داجي كسين دورا من ناصر ما قل كيف مرا أهري كاربون المالا نبيا جگر خوين رون اشتبوم سليفا جگر خوين ويجي قلكي آلي كاريا مكر ودريا وي ما دكتور نمام غفوري ناسكر ما دكتور لقمان ناسكر عطروشي لقمان عطروشي أو جي سويديش سبيشاليست هاسبيتال باويل ورهي أو جي آلي كاربون بمرسلي خاصة مرسلي ملتي المني شنغالي وناف كامبي وان وبوان شوم وقتي مديت روش تشلويا وجران بونا روش شخاص بو شخاص آلي كاري آني بون تيرا خونا ذكر ومديكو حمي ناس ما شكستي بون يعني جهندري جبرقو روشكي جرانديتن
وأف ملتي مني AZD ودناف مجي ده هريما كردستاني جران بونا قلكي جران شي ببو دفيرا وشي ده حمي ناس تعبين وسطيان براستي وچاغي ولو فهم كرن جمر تشيبو بتشيبو بإنجليزي جرد بيجن تراوما وج تراوما بشتي تراوما PTSD مرو تشي دبا مگو كي آلي كاريا في تشتي دكا بشتي ويس چوم مسر برسي هوالين من هنا كو بسيكولوجن بسيكياترن بورا داوستاند مگو چلو مرو في تشتي آلي كارا جمر خوياني كرن او جي قلكي باشا ام بوان سر بلند اللي مديت تشتكي كيم هاي براستي از گریم حتی موی خواندن اخو دی و ما پیدا سپیکر وی خواندنی نه زاننگه هیا مرو به سرتیفیکات چه دیگه مرو به یک دست پیدا پشترا مرو آد دویا و حتی مرو دیگه یعنی 16-17 جوان مسي 4 سال خواند و أنا زبيت تشتيجي كار دكر. تراپیستی بو وقتی بیشتر با PTSD. بله. پشتی تراما یا. دما پشتی کو تراما در باز دبا. کارگریا و کاری هوایی که هنراتا وقتی بیشتر لیجه دور کوی. آنجی. براستی ما في كاري ما هر دو كاره به هدو جريدا. و بخود سبيكر كونست ثيرابي از تشيكم لنابا بيجن كونست ثيرابي جبرجو اگر از ثيرابي بيجن ثيرابي بكاره هنا دبي از ويچاغي زاننگه ويتشتي مخاندبا ما ويتشتي بدست خود شكريا دبيجن ثيرابي through art يعني دريا هنري او دريا شوكاري ثيرابي چه دبا ولو از کارم بیجم جبو شاش دنکبا و کسی که کانادا افکار گلکه ثيرابيا PTSD چونکی بیجن گلک خوش دجین کانادا اری لی از بیجم ریا کو از چه دکم تشتکی بخویا از زانم از انسانی حری پیشی که موی تشتی دست بکریا کنست ثيرابي هی لآمنا وكي آوانا گلک سپاس خانم هفرون تو لگل من بوی تا دروژن بيد على بانيلك جهات باش داري دي بانيلك كده مسار هنر وكولتوري قالك سباس يا ديكم قالك سباس دما سرنستان بو باسي هنري كتيفرون خانم دما سرنستان بو اوراب كيشم كلا هولندا كردك چند مانگه که هاتو تاوه دوخي دروني زور باش نيا زور بيري بلين ولاتي خوي دكا بەڵام هۆڵەندەکان بینیویانە کە بەدار تاشی دەتوانێت شتی زۆر جوان بکە زۆر مۆنومنتن لە هەڵەبجە کە ببرن لە هۆڵەندا لە شاری فالکنبورگ لە شارە زۆر جوانەکانی هۆڵەندا ئەو مۆنومنتانە ئەم کەسە ئەم هونەرمەندە کوردە ئێستا نۆژەنیان دەکاتەوە فیچەرێکی هاوکارم جەنگۆ شەریفێ پێم خۆشە پێکەوە بیبێ نوفي من أحمد عبدو از جعفرين إما والصالح هفتي والسيوم بيك ورا بيكر بيرد بين نقش لسر ودد خاوي وسر كرسيا باشي هدي وكي قلتي يواش از مشخرة لو حاجة شكرا الهولندا جي مشخرة رسمة د كامبا دا شي ذكر مشخرة سر طاولة رسمة شي ذكر در مديرك مهابي كامبي ناوی من سر فیسبوک هلندی بالا کرد گو یکی خلقی سوری الفره گو وی کاری دکه نقشا دکه و لوحات چه دکه Nice, isn't it? Nice. لبداره هنک هلندی هاتن جمرا دارهانی جمرا ریش يعني بي بخابتم وشغلاج مرهانين ناوی خواب مریم بی و حیان هاجی 20 سال نیوک We hebben Ahmed leren kennen in de noodopvang Mariawaard. Daar zat hij eigenlijk een heel klein beetje weg te kwijnen. Hij miste zijn vak enorm. ليرة لا فالكنبورغ أحمد معناسي أو زور بيري بيشكي خوي دكرد بوي لسر فيسبوك بانقوازك مان كرد بو أوي خلق يارمتي مان بدن بكرستي دارتاشي بهاوكاري هاوريكي من كأويش هنرمندا أو كرستان مان دسكود
ئیتر دوای ئەوە داوامان لە ئەحمەد کرد کە دەمانەوێ لێرە لە فالکنبۆرغ مۆنومنتێک نۆژەن بکەینەوە بەڵام بینیمان هێندە کۆن بووە کە ناچار بووین مۆنومنتێکی نوێ دروست بکەین. ئیتر ئەحمەد دەستی پێ کردەوە و هەفتانە خەریکی ئەوەیە کە مۆنومنتەکە دروست بکات. Gemaakt kon worden, dus dat er een nieuw moest komen. Ja, en Ahmad die is erop ingesprongen en die is, nou wekelijks komt hij bij ons dit maken. لوحة كابي شيري هولندا حياغاندن ملكي هولندا ووانجي جمرا رسالة شاند بنافي ملك وبنافي عائلاوي شكر كرن لبا من يعني او هنا هدية دانا من يعني با مثلا ملك دائما ورسالة ملكة وهبجي عمدي مسترخة يعني وقت لوحي مدبرن وانجي خلاط دالمن جو هفجي تسكارا يعني تسكاري هفجي فان دالمن خدي هفاجي خلاطك هفجي لفداري وحتي جمرا من لوحة شاند جمالك را ويجي بتسكارا جمرا شان نافي متى دايا أبا جمعية كجمرا تشيكر أو جي أزدارم بويان حاردكم وهواجي معرضة جمرة معرض الأساسي تشيكرن وهواجي فالكنبورغ في تذكري وهي حفتي سالي زيادة مجموعة راجي تشيكر وهواجي نها هكيج رئيس بلدية فرا تشيكم فالكنبورغ وهواجي خلاطك دنج باجار كي دنج مراهات وخلاطات هور مازن هوا خلاطة ملك بي وأسبر كيف خاشم وممنونم بعض يعني خبر دادن من دبي أحمد مثلا تكي طلاب هنا تكي كورسا بيديه يعني مثلا هرن هو بكن طلابي وان أدبم إشكال نينه أفيرو دارم يعني والبروان دعالمين. Die hoort is, we kunnen op de afstandsbus kunnen we weer zo'n 2 water maken. En dan laten we بخو تذكرك إيفي بوجورية فالكنبورغ كيفن هوا عمري خو 7 ساله رابي مرا قوتن تيكينه بيك عجر شيكي مگو از شيكم مهات و از 23 مهنه بكاري جوار دكم بخاد بينن كيف خاج دبن وان شاء الله از نظام كجان روجه بس مهان هذا امي خلاص كن اكي ببن قابيه كالي دينن هير هيركم صورة ja. Zo van ja. En die wordt opgeschoten. Ja. دبي ازي في كنبي امي ويدا بدن دبي امي ويدا بدن وامي الفدا رجي لوحه خادين بهله اما دیاسپۆرا ئەم هەفتەیە بوو هێڵی گەرمی دیاسپۆرا لەسەر شاشەیە بیرتان نەچێت پێشنیازتان هەیە ڕەخنەتان هەیە پێتان وایە دەبێت وەک چۆن هاتوونێتە ئێرە بەرنامەی دیاسپۆرا بچێتە دیاسپۆرا بچێتە شوێنێک کە دیاسپۆرای کوردی تێیدا مژارێکی گرنگی هەیە تێدا ڕووماڵ بکرێت ئاگادارمان بکەنەوە پەیام بنێرن پەیامی دەنگی یان تێکست تا بەرنامەی داهاتوو لە هەر کوێن بێ بەڵام.